بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم کە جارێکی دیکەش پێتان دەگەمەوە لە بەرنامەی بەرەو بەهەشت بۆ باسکردنی چەند کارێکی دیکە کە ئینسان بەرەو بەهەشت دەبن بۆ ئومێدەی جێگای ڕەزامەندی پەروەردگار بن و پاشانیش هاندەری زیاتری ئێمە بن بۆ ئەوەی لەسەر ئەو کارانە بژیین و بمرین، ئەو کارانە بکەین، ئەو هۆکارانە بەدەستەوە بگرین کە بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگارمان دەبن. چونکە بێگومان هەر کەسێک بە تەمای بەهەشت بێت دەبێ بەڕێ بکەوێت، دەبێ ئەو کارانە بکات کە ئینسان بەرەو بەهەشت دەبن. ئەنجا ئینسان سەرنجام و نەتیجەکەی ئەوەیە کە دەچێتە بەهەشتەوە. ئەنجا ئەو ڕۆژ چەند کارێکی دیکە باز دەکەین لەو کارانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبن، کە یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسان ئارامگر بێ لەسەر لە دەستدانی خۆشەویستانی لە کاتێکدا کە خۆشەویستێکی دەمرێت خوای پەروەردگار دەیباتەوە بۆ لای خۆی، ئینسان ئارام بگرێ و بە تەمای پاداشتی خودای پەروەردگار بێت. وەکو پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم پاداشتەکەی تەنها بەهەشتە. لە فەرمایشتێکدا کە ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە کە ئیمامی بوخاری ڕێوایەتی کردووە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم: ما لعبد المؤمن عندي جزاء. بۆ ئینسانی ئیماندار هیچ شتێک نییە لە پاداشت لە کاتێکدا کە خۆشەویستێکی لەدەست دەدات، خوای گەورە خۆشەویستێکی لەدەستێنێتەوە. ئەو کەسە ثم احتسبه، بەتەمای پاداشتی خودای پەروەردگارە و بەتەمای ڕەزامەندی و پاداشتە لە لای خودای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم پاداشتی هیچ شتێک نییە ئیلا الجەنە، تەنها بەهەشت نەبێ خوای گەورە بە بەهەشت پاداشتی ئەو کەسەیە دەداتەوە. بۆیە ئەو کەسەی کە کاتێک کە خۆشەویستێکی لەدەست دەدات دەڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، خوای گەورە دەفەرمێ وەبەشیری الصابرین، موژدە بدە بەو ئارامگرانەی کە الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئەو کەسانی کە بەڵاو موسیبەتێکیان بەسەر دێت، خۆشەویستێک لەدەست دەدەن، شتێکی دنیایی لەدەست دەدەن، لە بەرامبەریدا دەڵێن ئینا لله وإنا إليه راجعون. ئەو کەسانە ئولئیک عەلەیهم صەڵەوات من ربهم وەڕەحمە وأولئك هم المهتدون. صلوات و ڕەحمەتی خودای پەروەردگاریان لەسەرە و ڕێنمونی کراویشن لەلایەن خودای پەروەردگارەوە. جا بێگومان کەسێک سەڵەوات و ڕەحمەتی خوای لەسەر بێت، ڕێنمونی کراو بێت لەلایەن پەروەردگارەوە، دەی بێگومان ئەو کەسە دیارە کە کەسێکی بەهەشتیە و خوای گەورە ئومێدی چاکەی پێی هەیە و دەیباتە بەهەشتەوە. ئەنجا ئەو کەسانی کە منداڵیان دەمرێت سەبر و ئارام دەگرن لە پێناوی پەروەردگاردا، بە تەمای پاداشتی لای خوای پەروەردگارن، ئەوانەش خوای گەورە بە بەهەشت پاداشتیان دەداتەوە. وەکو لە فەرمایشتێکدا دەفەرمێت: ما من مسلم يتوفى له ثلاثة من الولد. هەر کەسێک سێ منداڵی بمرێت کە نەگەیشت بنەتە حەدی تەکلیف ئەو کەسانە واتە منداڵ بن، دەفەرمێ إلا أدخله الجنة بفضل رحمته إياهم. إلا خدای پەروەردگار بە فەزڵ و ڕەحمەتی خۆی بە چاکەیەکی خۆی ئەو کەسانە پاداشتیان بە بەهەشت دەداتەوە کە منداڵیان دەمرێت، ئارامگرن و هەروەها بە تەمای پاداشتن و قسەیەکی نەشیاو ناکەن، لە بەرامبەریدا سەبر و ئارام دەگرن، خوای پەروەردگاریش بۆیان قەرەبوو دەکاتەوە، لە قیامەتدا ئەو کەسانە دەخاتە ناو بەهەشت و بە بەهەشتی پان و بەرینی خۆی شادیان دەکات. ئەبی موسای ئەشعەری لە فەرمایشتێکدا بۆمان باز دەکات کە دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی إذا مات ولد العبد قال الله لملائكته. کاتێک
کە منداڵی ئینسانێک دەمرێت، کەسێک منداڵی دەمرێت، خوای پەروەردگار بە فریشتەکان دەڵێت قەبەضتم وەلەدە عەبدی، ئایا ڕوحی منداڵی بەندەکەمتان کێشا، ڕوحتان کێشاهی ئەو منداڵەی؟ فەیەقولونە نەعەم، مەلایکەتەکانیش دەڵێن بەڵێ ئەی خوای پەروەردگار. خوای گەورە پێیان دەفەرمێت قەبەضتم سەمەرەتە فوئادیه، ئایا ڕوحی ئەو کەسەتان کێشا کە میوەی دڵی ئەو کەسەیە کە منداڵ میوەی دڵی داک و باوکێتی، ئایا ڕوحتان کێشا؟ دەڵێن بەڵێ. مەلایکەتەکان دەفەرمون بەڵێ ئەی خوای پەروەردگار. دەفەرمێ لەو کاتەیەدا خوای گەورە پێیان دەڵێ ماذا قال عەبدی، بەندەکەم چی دەوت، چ قسەیەکی دەکرد لەو کاتەیەدا؟ فریشتەکانیش دەڵێن حەمیدەکە وەستەرجەعە، ئەو کەسە دەگەڕاوە بۆ لای تۆ و ئەو کەسە حەمد و سوپاسی تۆی دەکرد ئەی پەروەردگار، سوپاسی تۆی دەکرد لەسەر ئەوەی کە منداڵەکەت لێ سەندۆتەوە و شوکرانەی تۆی دەکرد لە بەرامبەر ئەوەدا، خۆراگر بوو سەبر و ئارامی هەبوو دەگەڕایەوە بۆ لای تۆ، ئەو کەسە ویردی سەر زمانی ئەوە بوو. جا خوای پەروەردگار دەفەرمێت بە فریشتەکان دەڵێت ئیبنوا لعەبدی بەیتەن فی الجەنە، دەی مادام وایە لە بەرامبەری ئەوەدا ماڵێک و کۆشکێک لە ناو بەهەشتێدا بنیاد نێن بۆ ئەو کەسەی کە ئارامگرە لەسەر لە دەستدانی منداڵەکانی. ئەنجا وەسەموه بەیتە الحەمد، ناویشی لێ بنێن کۆشکی سوپاس گوزاری، کۆشکی ئەو کەسانەی کە لە بەرامبەر لە دەستدانی منداڵەکانیاندا سوپاس گوزارن، ناوی لێ بنێن کۆشکی سوپاس گوزاری بۆ ئەو کەسانە ئامادەیکەن کاتێک منداڵێکیان دەمرێت لە بەرامبەر مردری ئەو منداڵەیەدا حەمد و سوپاسی خوای گەورە دەکەن و خۆڕاگەرن سەبر و ئارامیان هەیە، دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە. خوای گەورەش ئەو کۆشکیان دەکاتە قسمەت لە ڕۆژی قیامەتدا، خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. ئەنجا ڕەوش جوانی یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی چوونە بەهەشت، هەر کەسێک ڕەوشی جوان بێت کە بەرهەمی ئیمان و ئیسلامەتی و عیبادەتە، ئەو کەسە کەسێکی بەهەشتیە. پێغەمبەر دەفەرمێ ئەنە زەعیم ببەیت فی ڕەبض الجەنە، ئەمن کەفیلی ئەو کەسە دەکەم لە ناوەڕاستی بەهەشتێدا، لە خۆشترین شوێنی بەهەشتێدا کۆشکێکی پێدەدرێت بۆ کێ؟ یەکێک لەوانە دەفەرمێ وببەیت فی ئەعلى الجەنەة لمن حەسونە خولوقه، بە کۆشکێک لە ناوەڕاستی بەهەشتێدا پێغەمبەر زەمانەتی بۆ ئەو کەسە دەکات کێ کە خوو ڕەوشتی جوانە و ڕێک و پێکە بەپێی بەرنامە و شەریعەتی خوای پەروەردگار هەڵسوکەوت دەکاوە خوو ڕەوشتی بەو شێوازەیەیە. لە فەرمایشتێکی دیکەدا کە فەرمایشتێکی حەسەنە و ترموزی ڕەوایەتی کردووە، پێغەمبەر دەفەرمێت پرسیار کراوە لە پێغەمبەر، گوتویانە ما یودخل الناس الجەنە، چی شتێک ئینسان زۆرترین شت لەو شتانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات چییە؟ چ کارێک؟ پێغەمبەر لە وەڵامدا دوو شتمان بۆ باز دەکات کە زۆر جێگای هەڵوێستە لەسەرکردنە. دەفەرمێ ئەو شتەی کە زۆرترین خەڵک پێی دەچێتە بەهەشتەوە، ئەو کارەی کە هۆکاری چوونە بەهەشتە چییە؟ تەقوى الله وحسن الخلق، دوو شت، یەکەمیان لە بەرامبەر پەروەردگاردا ئینسان تەقوادار بێت، دووهەمیان لە بەرامبەر خەڵکدا ئینسان خۆڕەوشتی جوان بێت. ئەو دووشتانەوەکو شێخ عەبدولقادری گەیلانی فەرموویەتی دین بریتیە لەو دووشتە، بریتیە لە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خوای پەروەردگار و مامەڵەیەکی جوان و ڕێک و پێک لەگەڵ مەخلوقاتی خدای پەروەردگاردا. بۆیە پێغەمبەر فەرمووی ئەوەی کە زۆرترین شت کە ئینسان دەباتە بەهەشتەوە بریتیە لە تەقواداری بەرامبەر بە پەروەردگار و سنوورەکانی نەشکێنی و هەروەها خوڕەوشت جوانی بەرامبەر بە خەڵک یەکێکە لەو ڕێگەیانەی کە ئینسان پێی دەچێتە بەهەشتەوە. عەبدوڵڵای کوڕی عەمر بۆمان دەگەڕێتەوە لە فەرمایشتێکی دیکەدا کە پێغەمبەر فەرموویەتی ئەلا ئوحەدیثکم بئەحەبکم ئیلەیە، ئایا ئاگادارتان کەمەوە بەوەی کە کێتان لە هەموو کەس لە لای من خۆشەویستترە، وأقربكم مني مجلسا يوم القيامة، وأقدرتان كما وبويك كي نزيكترين كسل من لروج قيامته دا. پیغمبر سێجار ئەوەی فەرموو کەواتە زۆر گرنگی پێداوا دەبێ ئێمەش گرنگی پێ بدەین. گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەو کەسە کێ و ئەو کەسە سیفەتی چۆنە؟ پێغەمبەر فەرمووی ئەحسەنوکم ئەخلاقا، ئەو کەسە لە لای من لە هەموو کەس خۆشەویستترە و لە من لە هەموو کەسێک نزیکترە کە خوو ڕەوشتێکی جوان و ڕێک و پێکی هەیە. ئەحسەن کەس ئیسمی تەفضیلە.
واتە ئەو کەسە زۆر خوڕەوشتی جوانە زۆر ڕێک و پێکە ئەو کەسە لە لای پێغەمبەر لە هەموو کەسێک خۆشەویستترە و لە ڕۆژی قیامەتێشدا مەجلیسی لە هەموو کەسێک نزیکترە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە ئەو کەسەی کە خۆڕەوشتی جوانە نەک هەر کەسێکی بەهەشتیە نەک هەر دەچێتە بەهەشتەوە بەڵکو لە پێغەمبەریش زۆر نزیک دەبێت کە بەرزترین شوێن لە قیامەت لە ڕۆژی قیامەتێدا لە بەهەشتێدا بۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. دەی ئەو کەسەی خۆڕەوشتی جوانە نزیکترین کەس دەبێت لە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت أثقل ما من شيء أثقل في ميزان العبد يوم القيامة. هیچ شتێک لە ڕۆژی قیامەتێدا قوڕستر و گرانتر نییە لە تەرازووی ئینساندا من حسن الخلق لە ڕۆژ جوانی. واتە لە کاتێکدا کە کردەوەکانی ئینسان دەکێشرێن ڕەوشتی جوان لە هەموو شتێک قوڕسترە لە تەرازووی ئەو کەسەی کە کردەوەکانی بۆ دەکێشن. کەواتە خوڕەوشت جوانیش یەکێکە لەو ڕێگایانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات نەک هەر بەرەو بەهەشت چوون بەڵکو پلە و پای ئینسانیش لە بەهەشتدا بەرز دەکاتەوە. ئەنجا هەر کەسێک ڕێگای علمی شەرعی بگرێتە بەر بۆ ئەوەی کە علمی شەرعی فێر بێت بۆ ئەوەی کە زانست و زانیاری فێر بێت کە سوودەکەی بۆ خۆیەتی بەڵام یەکێک لە ڕێگاکانی چوونە بەهەشت گرتنەبەری ڕێگای زانست و زانیاریە. خوای گەورە دەفەرمێت يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای گەورە ئەوانەی کە ئیمانیان هێناوە بەرزیان دەکاتەوە بەڵام ئەو کەسەی کە ئیمانی هێناوە و علم و زانیاریشی هەیە پلەی بەرزتر دەکاتەوە لە مسلمانێکی ئاسایی و ئیماندارێکی ئاسایی. واتە پلەکەی بەرز دەبێت لە بەهەشتێدا بەهۆی چیەوە؟ بەهۆی علم و زانست و زانیاریەوە. یان پێغەمبەر دەفەرمێت من سەلەکە طەریقا یەلتەمیس فیه علما. هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر بۆ ئەوەی کە زانست و زانیاری لێوە فێر بێت علمی شەرعی فێر بێت خۆی شارەزا بکات پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم سهل الله له طريقا إلى الجنة. خوای گەورەش لەو ڕێگایەوە کە ڕێگای علمی زانستی شەرعی دەگرێتە بەر بۆەوەی کە فێری زانست و زانیاری بێت بۆی کە لە دینەکەی شارەزا بێت خوای پەروەردگاریش ڕێگای چوونە بەهەشت بۆ ئەو کەسە لەو ڕێگایەوە ئاسان دەکات. ئەو کەسە لە ڕێگای علمی شەرعیەوە خوای گەورە دەیباتە بەهەشتەوە و ڕێگای چوونە بەهەشتی بۆ ئاسان دەکات. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا مررتم برياض الجنة فارتعوا. کاتێک کە بەلای باغێک لە باغەکانی بەهەشتدا باخچەیەک لە باخچەکانی بەهەشتێدا تێپەڕین دەی ئێوەش بەشی خۆتان ببن ئێوەش لێی لادەن ئێوەش بەشی خۆتانی لێ بخۆن کاکە لێی سودمەند بن. وتیانەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم جا وما رياض الجنة. ئایا باخچەی بەهەشت کامەیە و چییە؟ پێغەمبەر فەرمووی حیلق الذکر کۆڕ و مەجلیسی زیکری زانایان کە ئینسان لێی دانیشێت یەکێکە لە باغ و باخچەکانی بەهەشتێ ئینسان دەباتە باخچە و باغەکانی بەهەشت. سفیانی کوڕی عویەینە فەرموویەتی أرفع الناس منزلة من كان بين يدي الله وبين عباده. ئەو کەسانەی کە بەرزترین پلەیان هەیە لە لای خودای پەروەردگار و لە لای خەڵکیان الأنبیاء والعلماء ئیمانداران و هەروەها زانایە پێغەمبەران و هەروەها زانایان لە دوای پێغەمبەران بەرزترین پلەیان هەیە لە لای خودای پەروەردگار و هەروەها لە لای خەڵکیش. عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرموویەتی بەڕاستی کەسانێک کە لە پێناوی خودای پەروەردگاردا شەهید بوون ئینسانێک شەهید بێ لە پێناوی خودای پەروەردگاردا دەفەرمێ لە ناو بەهەشتێدا کە پلە و پایەی زانایان دەبینن خوای گەورە چ ڕێز و حورمەتێکیان پێدەدات خوای گەورە چۆن بەرزیان دەکاتەوە زانایان دەفەرمێ ئەو شەهیدانە خۆزگە و ئاوات بە زانایان دەخوازن خۆزگە ئەوانیش زانابان. ئینسانێک شەهید بێت لە پێناوی خودای پەروەردگاردا بەرزترین پلەی ئیسلامەتی بریتیە لە تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا. ئینسانێک شەهید بووە بەڵام خۆزگە و ئاوات بە جێگای کەسێک دەخوازێت کە زانایە و خوای گەورە ناز و نیعمەت و کەرامەتی پێداوە برام. دەیکەواتە ئەو فەرمایشتە ئەو قسەیە ئەومان پێ دەڵێت بەڕاستی گرتنەبەری ڕێگای زانست فێربوونی زانستی شەرعی خۆشارەزاکردن لە دین یەکێکە لەو ڕێگایانەی کە پلەی ئینسان بەرز دەکاتەوە لە ناو بەهەشتدا ئینسان بەرەو بەهەشتی خودای پەروەردگار دەبات. بۆیە ئەوە پەیامێکە بۆ هەموو ئینسانێک بەتایبەتی بۆ ئینسانی گەنج هەوڵدات زانست و زانیاری شەرعی فێر بێ لە دینەکەی شارەزا بێت
لەو ڕێشەوە دەتوانێت ڕەزامەندی خی گەورە بەدەست بێنێت بەو مەرجەی مەبەستی خی پەروەردگار بێت خی گەورەش دەیباتە بەهشتەوە خوا بمانگەڕی لەو جۆرە کەسانە. اینجا یەکێکی دیکە لە ڕێگاکانی چوونە بەهشت و بەرەو بەهشت چوون بریتە لە نەرمونیانی و ئاسانکاری لە پێدانی قەرز. لە پێناوی خی پەروەردگاردا هەر کەسێک قەرز بە کەسێک بدات چاوەڕوانی بکات ئەگەر نەیبوو لێ خۆش بێت ئەوەش یەکێکە لەوەی کە خوای گەورە قەرەبووی ئەو کەسانە دەکاتەوە بە پێدانی بەهشت و داخلکردنی بەهشت. لە فەرمایش شتێکدا کە ئیبن مەسعود بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ کەسێک دوای ئەوەی کە ڕوحی دەکێشن محاسبەی دەکەن پێی دەڵێن چ چاکەیەکت هەیە دەڵێ وەڵا هەر ئەوەندەم هەبوو کە تێکەڵی خەڵکم دەکرد و قەرزم پێدەدان لە کاتێکدا کە کەسێکم دەنات بۆ ئەوەی کە قەرزەکەیان لێ وەربگرێتەوە پێم دەوت ئەگەر نەیبوو چاوەڕوانی بکەن یان لێی خۆش بن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکی صحیح و ئیمامی مسلم ڕوایەتی کردووە دەفەرمێ خوای پەروەردگاریش لەبەر ئەوە لەو بەندەی خۆش بوو. ئەنجا لە ڕوایەتێکی دیکەدا کە بوخاری مسلم ڕوایەتیان کردووە کە فەرمایشتێکی صحیحە دەفەرمێ مەلایکەتەکان لە دوای ئەوەی کە ڕوحی کەسێک دەکێشن پێی دەڵێن چ چاکەیەکت هەیە چ خێرێکت هەیە کە باسی بکەی و کە پێی بچێ بەهشتەوە دەڵێ وەڵا هیچم نییە هیچ چاکەیەکم نییە دیارە هەر ئیمانی هەبووە و ڕوکنەکانی ئیسلامیشی دیارە هەندێکی جێبەجێ کردووە یاخود نا بەڵام گرنگەوەی زۆر چاکەی نەبووە دەفەرمون بیر بکەوە بەسک و چاکەیەکت هەبێت دەڵێ وەڵا ئەوەم هەبوو ماڵ و سەرۆت و سامانم هەبوو قەرزم دەدا بە خەڵک جا کاتێک کە بەردەستێکم دەنارد بۆ ئەوەی کە قەرزەکەی لێ وەربگرێتەوە لەو کەسێک کە قەرزم پێداوە پێم دەوت ئەگەر هەیبوو قەرزەکەی لێ وەربگرەوە ئەگەر نەیبوو چاوەڕوانی بکە یاخود لێی خۆش بە بەڵکو خوای گەورەش لە ئێمە خۆش بێت. تەماشاکەن بەڕێزان ئەو سیفەتە چەند گەورەیە بەڵکو خوای پەروەردگاریش لە ئێمە خۆش بێت. ئەنجا کاتێک ئەو کەسە محاسبەی دەکەن مەلایکەتەکان خوای پەروەردگار بە فریشتەکانی دەفەرمێ دەی کەواتە لێی خۆش بن بەڕاستی ئێمە زۆر ئەحەقترین بەوەی کە مادام ئەو لە کەسێک خۆش بووە کە نیەتی بە ئومێدی ئەوەی کە من لێی خۆش بم ئێمە زۆر ئەولاترین بەوەی کە لەو کەسە خۆش بین دەی کەواتە بیبەخشن و لێی خۆش بن. خوای گەورە ئەرحەم الراحیمینە لە هەموو کەسێک بەڕەحەمترە کەسێک لە کەسێک خۆش بووە لە قەرزەکەی خۆش بووە خوای گەورەش بۆی قەرەبوو دەکاتەوە بەوەی کە لێی خۆش دەبێت و داخلی بەهشتی دەکات. ئەنجا خوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی کەدا دەفەرمێت أدخل الله الجنة رجلا كان سهلا مشتريا وبائعا. خوای گەورە کەسێک دەباتە بەهشتەوە کە لە کڕین و فرۆشتندا ئاسانکارە دەیباتە بەهشتەوە ئەوەژێکێکە لە ڕێگاکانی چوونە بەهشت کاکە تەنانەت ئینسان قەرز بە کەسێک دەدات چاوەڕوانی دەکات و لێی خۆش دەبێت مای ئەوەیە خوای گەورە لە ژێر سێبەری خۆیدا حەشری دەکات دەیخاتە ژێر سایە و سێبەری خۆی لە ڕۆژی قیامەتدا کە هیچ سێبەرێک نییە بێجگە لەو سێبەرە. وەیە پێغەمبەر دەفەرمێ من ئەنظەڕە معسیرا ئەو وەضع عنه ئەو کەسەی کە چاوەڕوانی کەسێکی نەبوو نەدار دەکات کە قەرزی پێداوە یان لێی خۆش دەبێت و قەرزەکەی لەسەر لا دەبات پێغەمبەر دەفەرمێ ئەظەلەه الله فی ظله ئەوە بەڕاستی خدای پەروەردگار دەیخاتە ژێر سایە و سێبەری خۆی لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسە لە ژێر سێبەری خۆیدا جێگەی دەکاتەوە. یاخود ئەو کەسەی کە قەرز بە کەسێک دەدات بای قەرزەکەی هەموو ڕۆژێ پاداشتی بۆ دەنووسرێت هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من أنظر معصرا فله بكل يوم مثله صدقة. هەر کەسێک قەرزێک بە کەسێک بدات بە ئەندازەی ئەو قەرزەی کە پێی دەدا هەموو ڕۆژێ هێندی قەرزەکەی چاکەی بۆ دەنووسرێت. جا دەفەرمێ ئەگەر قەرزەکەی کاتەکەی تەواو بوو کە قەرزەکەی بداتەوە هەموو ڕۆژێ دوو ئەوەندە چاکەی بۆ دەنووسرێت یەکێکیان لەبەرەوەی کە قەرزەکەی پێداوە چاکەیەکیشیان لەبەرەوەی کاتەکەی تەواو بووە و چاوەڕوانی دەکات هەموو ڕۆژێ دوو بەقەد ئەوەی کە قەرزی پێداوە خێر و پاداش بۆ ئەو کەسەیە دەنووسرێت. کەواتە نەرمونیانی و هەروەها پێدانی قەرز و نەرمونیانی لە کڕین و فرۆشتندا و چاوەڕوانیکردنی خەڵک و لە خەڵک خۆشببوون کاتێک قەرزێکی پێدەدەی نیەتی بەڕاستی یەکێکە لە ڕێگا سەرەکیەکانی چوونە بەهشت خوای گەورە لەو ڕێگایەوە ئینسان دەباتە بەهشتەوە. ئەوە پەیامێکە بۆ هەموو ئینسانێکی دەوڵەمەند بۆ هەموو ئینسانێکی خواپێدا و کە خوای گەورە پێی داوە بتوانێت دەستگیرۆی خەڵک بکات قەرزیان پێ بدات چاوەڕوانیان کە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتێدا
بۆی قەرەبوو دەکاتەوە بەوەی کە دەیخاتە ناو بەهەشتەوە. کۆتا هەمین شت کە ئەوڕۆ باسی بکەین کە ئینسان بەرەو بەهەشت دەبات بریتیە لە سەڵەوات دان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێ ئەولى الناس بی یوم القیامة ئەکثرهم علي صلاة. ئەو کەسەی کە لە هەموو کەس ئەولاتر و شیاوترە بە من لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسەیە کەس لە دنیادا زۆر سەڵەواتم لێ دەدات سەڵەواتم لەسەر لێ دەدا ئەو کەسە لە هەموو کەس شیاوترە بەوەی کە لە من نزیک بێت و هەروەها لەگەڵ مندا بێت لە ڕۆژی قیامەتێدا. لە فەرمایشتێکی دیکەدا کە نەسائی ڕێوایەتی کردووە و فەرمایشتێکی صحیحە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من صلى علي صلاة واحدة. ئەو کەسەی کە یەک سەڵەوات لەسەر من لێ بدات بزانە پێغەمبەر چمان پێ دەفەرمێت چەند پاداشتی هەیە. یەکەم دەفەرمێ صلى الله عليه 10 صلوات. ئەو کەسە لە بەرامبەر یەک سەڵەواتدا کە لەسەر پێغەمبەر لێی دەدا خوای گەورە 10 جار سەڵەواتی لەسەر لێ دەدات. دووەمیان وحطت عنه 10 خطيئات. خوای گەورە 10 گوناه و تاوانیشی لەسەر ڕەش دەکاتەوە. ورفعت له 10 درجات. و هەروەها 10 پلەشی لە لای خۆی بەرز دەکاتەوە. برام یەک سەڵەوات لەسەر پێغەمبەر لێدا 3 شت بەدەست دێنی. یەکەمیان خوای گەورە 10 سەڵەواتت لەسەر لێ دەدات. خوای گەورە 10 خراپەت لەسەر ڕەش دەکاتەوە و خدای پەروەردگار 10 پلەش لە لای خۆی پلەکەت بەرز دەکاتەوە و چاکەت لەگەڵدا دەکات. بۆیە سوفیانی سەوری فەرموویەتی بەڕاستی بەسە بۆ ئەو کەسەی کە کتێبێک دەنووسێت کە دەگاتە ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەنها ئەوەندە لە کتێبەکەیدا دەنووسێ ئەو کەسەی کە دەگاتە ناوی پێغەمبەر سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەری دەدا صلی الله عليه وسلم دەفەرمێت تەنها خێری ئەو سەڵەواتانەی بەسە کاتێک کە ناوی ئەو پێغەمبەرە دەنووسێت و خەڵک سەڵەواتی لێ دەدات. کەواتە یەکێکی کە لە ڕێگاکانی چوونە بەهەشت نزیک بوون لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرە ئینسان بەرز دەکاتەوە لە لای خدای پەروەردگار و لە پێغەمبەریش نزیک دەبێت صلی الله عليه وسلم. کەواتە ئەو کارانە زۆر ئاسانن بەڵام بەو مەرجەی کە ئینسان بیەوێت. بەهشتی خوای پەروەردگار زۆر ئاسانەوە وەکو پێغەمبەر دەفەرمێت لە قەیتانی پێڵاوەکان لێتانەوە نزیکترە بەڵام بەو مەرجەی ئینسان بۆ خۆی بکەوێتە ڕێ بۆ خۆی بیەوێت بەڵام بەو مەرجەی ئینسان ئەو کارانە بەدەستبێنی و ئەو هۆکارانە بگرێتە بەر کە ئینسان بەرەو بەهشتی پڕناز و نیعمەتی خدای پەروەردگار دەبن. ئێمەش ئومەدمان وایە خوای پەروەردگار بمان گێڕی لەو جۆرە کەسانەی کە ڕێگای چوونە بەهشت دەگرنە بەر لە دنیادا. لە دنیادا تەنها بە زمان ناڵێن ئیماندارین بەکردەوە و عەمەل ڕێگای بەهشت دەگرنە بەر. لە دوای ئیمان و ئیسلامەتی کردەوەی باشیان هەیە و عەمەلی ساڵحیان هەیە خوای گەورە تەوفیق و هیدایەتماندا بمان گێڕی لەو جۆرە کەسانە کە ڕێگای بەهشت بە عەمەلی دەگرنە بەر ئەو هۆکارانە و ئەو کارانە دەگرنە بەر کە ئینسان بەرەو بەهشت دەبن. خوای پەروەردگاریش تەوفیق و هیدایەتماندا بمان گێڕی لەو کەسانە و لە ڕۆژی قیامەتیشدا یەکێک بین لەو کەسانەی کە دەڕۆین بەرەو بەهشت دەرگاکانی بەهشتمان بۆ بکرێنەوە. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمان خاتە ناو بەهشتی پڕناز و نیعمەتی خۆی. ئامین. هەتا وەکو جارێکی دیکە پێتان دەگەمەوە لە بەرنامەی بەرەو بەهشت هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم. ومێدمان وایە هەمومان سوور بین لەسەر چوونە بەهشت و ئەهلی بەهشت بین. خوای پەروەردگاریش بمان گێڕی لەو جۆرە کەسانە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.